بێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش لە دوای ئەوەی کە دادگای فیدرالی عێراق بڕیاری ڕاگررتنی سەررجەم ئەو پارانەیدا کە پێشتر حکوومەتی عێراق و ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەردا بوو بە تایبەت پرسی 400 ملیار دینارەکە لە دوایین پێشهاتدا میدیا جیهانیەکان بڵاویان کردەوەکە دادگای ناوبژیوانی پاریس لە بەرژەوەندی عێراق و تورکیا لەبارەی سکاڵایەکی پێشووی عێراقەوە کە لە ساڵی 2015 لە دژی نەوتی هەرێم و تورکیا تۆماری کردووە بڕیاری داوە پرسی نەوت و گازی هەرێم و پێشهاتەکان مەترسی و ئەگەرە چاوەڕوانکراوەکان لە بەردەم هەرێمی کوردستان بە تایبەت لە پرسی نەوت و گازدا دەبێتە بابەتی گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز ئەنوەر کەریم شارەزای ئابووری سڵاوت لێبێ کاگەنوێرم کاتت باش بزانم لە دوای ئەو بڕیاری کە میدیا جیهانیەکان باسی لێوە دەکەن ئەگەرچی وردەکاری بڕیارەکە بڵاو نەبووەتەوە بەڵام ئاماژەکان بۆ ئەوەن کە بڕیارەکە لە بەرژەوەندی حکوومەتی عێراق لە پاریس دەرکراوە لە ئەگەرێکی لەو شێوەیەدا پرسی نەوت و گازی هەرێمی کوردستان لە بەردەم چه ئەگەرێک و مەترسیەکدایە. بڵێ خۆ ڕاستەکەی ئەم کەیسە تقریبان 8 ساڵە لە ساڵی 2015 دەستی پێ کردووە و کەیسەکە زیاتر بە سیاسیش کراوە ماوەیەکی زۆر تەخی کراوە چکە هیچ کەیسێک ئەوەی پێناچێت بۆ ساکردنەوەی. ئێستا هەرچەنە بڕیارەکانی دادگا تا ئێستا وازەح نییە چی ڕوئەیە و چی ڕوونایە ئەوانە بەڵام زۆر لەوە ئەچێت کە لە ساڵحی عێراق بێت دژی هەرێم و تورکیا بە زیانی هەرێم و تورکیا بێت. کێشەکە طبعاً ئەمە ئەبێ زەختێکی زۆر لەسەر کەرتی نەوت و غازی هەرێمی کوردستانەکە بۆچی زەختێکی زۆر لەسەر کەرتی نەوت و غازی هەرێمی کوردستانەکە خۆ ئێستا لە ڕێگەی دادگای فیدرالی عێراقەوە بە پێی ئەوی کە یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان نادەستوریە ئەمە خۆی بۆ بە زەختێکی زۆر هەرچەنە دادگای فیدرالی داوای لە کۆمپانیەکانی IOC کردووە کە بچینە دەرەوە لە عێراق لە هەرێمی کوردستان ئەوانەی کەەوە بەرهێنانەکەن تا ئێستا ئەمان ڕەفزی ئەوەیان کردووە طبعاً ئەوان کۆمەڵێ شتیان هەیە داوایەکەن ئەتوانن سبێنێ دادگای فیدرالی عێراقیش بەرنە مەحکەمە چکە پێی ئەو کۆنتراکتانەی کە دروست کراوە لەگەڵ هەرێمی کوردستانەکە وەزارەتی سامانە سروشتەکان کۆنتراکتەکانی کردووە ئەمەی کە ئێستا کێشەکە دروست دەکات طبعاً ئەمەیە یەکەمیان ئەو کاتە ئۆیل بایەرس یعنی ئەوانەی کە نۆتی هەرێمی کوردستانەکڕن دوورەکەنەوە لەم کەیسە ئەمە بە دەرەجەی یەکەم و بە دەرەجەی دووهەمیش ئیتر یعنی فەند نایەتە ناو هەرێمی بۆ زیاترکردنی زانیێرەکانی بەڕێزت دوایین پێشاتەوەیە کە یەکێک لە کڕیارە گەورەکانی نەوتی هەرێمی کوردستان دوێنێ سەررجەم مامەڵەکانی لەگەڵ حکوومەتی هەرێم هەڵوەشاندوێتەوە. بەڵێ خۆی اینجاوە کۆمپانیای تراڤیگورایە طبعاً 5 کۆمپانیا هەن کە نەوتی هەرێمی کوردستانەکردن تراڤیگورا لەگەڵ ڤایتۆڵ ئەم دوانە دەبیگەسوان ینی زۆر گەورەترین لە عالەمانەوە کە نەوتی هەرێمی کوردستان تراڤیگورا وازی هێناوە علاقەی بە کەیسی دادگای فیدرالیەوە نییە. طبعاً لە داڤۆز لە کۆبوونەوەکەیە لەگەڵ مەسرور بەرزانیە ئەمان نەوتی هەرێمی کوردستان بە سپۆ دەکڕن واتە بە حازرەیەکردن نەوتی خۆی یا ئەوە تا بە سپۆ دەیکڕی یا ئەچێتە کۆنتراکتۆر لە فیوچەرای کردی مەسەلە خەڵەگەڵێ ملیۆنێ بەرمیلی نەوتی سعودیەمەیە بۆ مانگی 12 بۆ مانگی 2 بۆ مانگی 3 بۆ مانگیەوە نەوتی هەرێمی کوردستان دایمەن بە سپۆت فرۆشراوە ینی ئەوەی کە هەیە حازرە ئەو دەقەیەکردن و تاو و پارەکانیش پریپەیمنت بۆ ینی لە پێشەوە پارەکان دراوە. ئێستا ئەمەی تراڤیگورا کە هەیە 273 ملیۆن دۆلاری لای پارەی نەوتی یاوە ئێستا نەوتەکەی وەرنەگرتووە. طبعاً کێشەکە چییە؟ کێشەکە لە ئەخیر بۆ معلوماتیشی ینی مەسرور بەرزانی کە لە داڤۆز بووە ئەو هینەکەی کردووە یعنی میتینەکەی کانسڵ کردوتەوانێ میتینەکەی هەڵوەشانۆتەوانێ ئەمە طبعاً ئەم ئێستا ئەوێ ڕینیگۆشیەتی هینەکە بکە پرایسەکە بکە بۆی بە حکمی کە بڵێن نرخی نەوت دابەزیوە ینی مەبەستم ئەو داوای دیسکاونتی زیاترەکە داشکانی زیاترەکە ئەمە ئەگەڕێتەوە هۆکارەکەی بۆ ئۆراڵی رووسی نەوتی ئۆراڵی رووسی تا چەند کاریگەرە بێت بۆ بارودۆخی کە ئێستا هەیە تا چەند بارگاوی ئەبێت بەو کەیسەی پاریس ئەو کەیسەی پاریس ناڵم عیلاقی بەسەر ئەو نییە بەڵام ئەوەی کە ویستم بێڵێ کاریگەری خراپ لەسەر کەرتی نەوتی هەرێم کاریگەری نەوتی خراپ ئەوەیە یەکەمیان چییە بێ ئەو کۆمپانیانەی کە نەوتی هەرێمی کوردستانەکردن ئەگەر بێت و ئەوە بکرێتتر ئەگەڕەنە دواوە ناتوان نەوت بکردن ئەمە یەک دووهەمیشیان فەند ینی فەند نایەتە ناو هەرێمی کوردستانەوە بۆ ئیسیسمار بۆ بەرهێنان ئەمە ینی کەواتە تۆ ئێستا بۆ نمونە ئێمە لە ساڵی 2019 لە کوارتەری یەکەمە لە فەسڵ یەکەمە تقریبا 470 بۆ 480 هزار بەرمیل نەوتمان بەرهەم هێناوە باشە بڵێن بەناوخۆ ئەوی کە ئەکسپۆرت کراوە هەنار دەکراوە
بەڵام ئێستا لەوەتی یاساکانی دادگای فیراڵی ئێستا بەرهەمی نەوتی کوردستان کەمی کردو کاکە ئێمە ماگانە بڵێن ڕۆژانە نزیکی 400,000 390,000 شەکەمە خۆم کە یەشێکم لەوانی کە داتاکانی نوتی هەرێمی دوایین ئامارەوەیە کە ڕۆژانە 30,000 کەم کردو 30,000 کەم کردو بەڵێ وایە بە بزەبە تقریبان 30 بۆ 40,000 کەم کردو لە ساڵی 2019 واتە 2 ساڵ پێش ئێستا کەواتە لێرە ئێمە چی زەرەرەکەین یەکەمیان ئەگەر بێت و یەکەم وە بەرهێنانی تازە و بەرهێنانی بیانی تازە نایە بە دوای نەوت و غاز بگەڕێ لە هەرێمی کوردستانە کەواتە سەرمایە نایەتە ناو هەرێمی کوردستانەوە ئەمە جەبێ بە زەختێکی زۆر گەورە بۆ سەر بەرهەمی نەوتی هەرێمی کوردستان شارەزایەکی ئابووری پێت وایە لە دۆخێکی لەم شێوەیە کە ئەگەری دروستبوونی زۆرە هەرێمی کوردستان ئەتوانێت چی بکەن پێویستە چی بکات بوو ئەوەی کە هەنگاوێک ینی کەم لەو فشارانە دوور بکەوێتەوە خۆی فشارەکان زۆر قورسن بەڕاستی فشارەکان زۆر قورسن بەڕێی من ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقا پەلە بکەن لە یاسای نەوت و گازە دەرکردنی یاسای نەوت و گاز و پێما بێ ئەمریکەکان و بریتانیەکانیش کە دووهێزە گەورەکەی دنیان ئەمانیش داوای ئەوواکەن بەڵام ئەم یاسایە ئەبێ وا دەربکرێ نەوتی هەرێمی کوردستان پارێزراو بێ یعنی بۆ ئەوی کە بتوان هەم بتوان وە بەرهێنان بکرێتەوە لێرە و هەم توان ئێمە سوود و ئیسفادە لە قوەی مادی و لەگەڵ معنەوی لۆجستی کۆمپانیەکانی عێراق بکەین کۆمپانیای باکووریش و کۆمپانیەکانی باشووریش ئەمە لە قازانجی خەڵکی کوردستانە ئەگەر وان نەبێت ئەم شتە ڕێکەوتنێک نەبێت لەسەر یاسای نەوت و غاز کەواتە لە هەرێمی کوردستانە لە ساڵەکانی 2026 و 27 و ئەوانەیە بەرەمی هەرێمی کوردستان زۆر کەمەکات باز لە بوونی ڕێکەوتنێکی دوور و درێژی 50 ساڵی نێوان هەرێمی کوردستان تورکیا دەکرێت لە کەیسێکی لەم شێوەیە کە تورکیایەکێکە لە بابەتەکان و لە کەیسەکەشدا داوای 26 میلیارد دلاری لێ دەکرێت لەلایەن حکوومەتی عێراقەوە ئەو ڕێکەوتنە چی لێت لە ئەگەری بردنەوەی کەیسێکی وایە لەلایەن عێراق من پێم وابێ ئەو ڕێکەوتنە طبعاً تورکیا وڵاتێکی بەقووەتە لە ڕووی سەربازی و لە ڕووی هەموو شتێکەوانێ ئەو کاتە عێراقی لێڤرجەکەی بەشتی کەوەرەگرێ مەسەلە بۆ نمونە لە جاتیەوەی ئەو پارێوەر بگرێ یە کۆنتترۆلی ئای بۆ بەرباتەوانە چکە عێراق سە کێشەی ئاویشی هەیە کاتە ئەو کاتە پێتان وایە دەیکاتە کارتێکی فشاری سیاسی کارتێکی فشاری زۆر گەورەیە بردنەوەی ئەم کەیسە لە ICC ئەبێتە فشارێکی زۆر گەورە بۆ سەر تورکیا چونکە ئەمە یاسای نێو دەوڵەتیەوە ئەبێ جێبەجێش بکرێ بەڵام مقابلی ئەوە تۆ ئەتوانی چی بکەی بۆ من ئەو کاتە تورکیاش ئەتوانێت مقابلیەوە ئایوە بەراتوانێ ئەمە چەکە لە هەرە هۆکارە هینەکان کە عێراق داوای ئەوە کات بتوانێت کە چۆن کە عێراق بەتەواتی سەر کێشەی کەم ئاوی هەیە بۆی گۆڕینی مەناخەوانێ ئەمە وای کردووە عێراق بەرەو بیابان بوون بڕوە جا ئێسش ئێران تورکیا عفوم کە تورکیا چەکە لە وڵاتانەی کە زۆترین بارانی تیابارێت تەنانەت نسبەتی ئاوی شیرین بۆ هەموو کەسێک 22,000 متر مکعبە یعنی زۆترین ئاوی شیرین لە هەموو دنیاە لە تورکیایە لەبەرەوە عێراق ئەو کاتە ئەم کارتەی بەکارەهێنێ بۆ ئەوەی کە نوت ئای پێوە بگرێت لە تورکیاوە باشە زۆر باز لەوە دەکرێت کە لە ماوەی ڕابردوودا بەپێی زانیاری و داتاکانیش بە نزیکی $10 کەمتر لە نرخی بازار نەوتی هەرێمی کوردستان فرۆشاوە ئێستا زانیاریکی نوێ هەیە بەشێک لە میدیاکان باز لەوە دەکەن کە ئاستی ئەو داشکاندنە دابەزیوە بۆ $90 کەمتر لە کاتێکدا کە نەوت هیچ گەرنتیەک نییە بۆ نرخەکەی بۆ بەرزبوونەوەی هەم بۆ نزمبوونەوەشی نەوتی هەرێمی کوردستان ئەگەر لە $90 کەمتر لە بازار بفرۆشرێ بەڕاستی چ دەستکەوتێک و چ داهاتێکی بۆ هەرێمی کوردستانە بێ بەڵێ ڕاست خۆی جابووی ئیسم ئەو بابەتەکە تاواکۆن تۆ پرسیارێک کرد بێ و بڕیم خۆی کێشەکە ئەمەیە ئێستا کە تراڤێ گورە کە ویستێتی مفاوەزە بکاتەوە دیارە مەسرور بەرزانی ڕازی نەبوو بۆ سعرە پارەکەی بە سەری $12 کەمتری باتێ چونکە ئێستا نەوتی ئۆراڵی ناوچەی رووسیا ویسم ئەمە تەواوکەم لە پێشترە نەوتی ئۆراڵی ناوچەی رووسیا هەمان مواسەفاتی هەیە تێگەی لەگەڵ نەوتی کوردستانە هەردووچان نەوتی ترشیان پێوترێ باشە حامەزیان پێوترێ ئێستا نەوتی ئۆراڵی رووسیا بەهۆی کاپی بڵێن کاپڕایسی ئەوروپا و ئەمریکاوە کە لەسەریان داناوە لە $6 کەمتر $6 زیاتر نابێ بیفرۆشە و فعلەن ئێستا ڕۆژانە رووسیا 3,600,000 بەرمیل لە ڕێگەی سیەوە فرۆشە لە ڕێگەی بەحرەوەی فرۆشە و ئەوەی بەپێی ئەخیر داتاکان کە دەرکەوتووە ئەو نەوتی کە فرۆشتێتی ڕۆژانە 3,600,000ەکە لە خوار $6ەوە بووە کەواتە بۆیە تراڤی گوراش هاتووە داوای ئەوواکە کە جارێکیکە
مفاوزە بکاتەوە لە سعرا بۆی سعرەکەی کەم بێتەوە چونکە بەدیلەکەی لەم لاوە ترافیگۆرات ئەتوانێت نوتی ڕووسی بکڕێ و مەسروو بەرزانیش رازی نەبووە بە ئەو هینە ئێستا لەبەرەوە ترافیگۆرات تا ئێستا بڵێن عقدەکەی وەستانووە یعنی کە ئالاساس نەوت بکڕێ بەڵام من پێم وانییە نەوت کە کەرەسێک بێ کە نەفرۆشێت نەوت بە ئاسانیە فرۆشێ بەهۆی کردنەوەی بازارەکانی چاینا لە ساڵی داهاتووە نەود تەڵەبێکی زۆری لەسەر بێ و سعرەکەشی بەرزە بێتوانێت بەڵام یەک کێشە هەیە کات سیاسەت زۆر جا شتەکان حل دەکات کاتێک کە تۆ تەڵەبێگە بێت لەسەر شتێک ڕاستە فاکتەری ئابووری سەپلای و دیمان دەخواست و خستنە ڕووە بەڵام سیاست یعنی لە زۆر لە پشتی ئەوانەوە کارەکات نەوت و غاز کێشەیەک نیە مەسەر نەوت و غاز ئەبێ بگاتە ئەوروپا بۆ ئەوی کە جارێشکە ئەتیمان نەکرێتە سەر نەوت و غازی ڕووسی و ئەمە بۆ هەتاییە تەنانەت بە دوای ڕۆشتنی پوتینیش یعنی نەوت و رووسیا جارێشکە ڕێگە نادرێتەوە کە بێ بەزیل هێزێکی گەورە بتوانێت تەحەدای غەرب و ئەوانە بکات لەبەرەوە نەوت و غاز زۆر جار ئەبێ کۆمەڵە شت هەیە چای لێ بپۆشرێت یعنی بە ئەوەشی پێ بڵم کە 250 ملیۆن دلار ئەیدی حکوومەتی ئەمریکی مساعداتی حکوومەتی ئەمریکی بۆ کەرتی غازی هەرێمی کوردستان ئەم ماسە بێمو نییە یعنی ئەمە کەواتە ئەوان چاویان لەوەیە بەڵام هەرچەنە ئێمە لەو بەرهێنانە کاتە ئاسا نەگەشونێت ئەوەی کە بتوانین مەسەلە هەناردەمان بگەینینەوە و تورکیا ژێچێکە لە وڵاتانی کە ئێ بێ بە هەبێک ینی بە سنتەرێک بۆ تۆزیعکردنی غاز و هین طبعا تورکیا سیاسەتێکی زۆر عەقڵانەکە چکە وای کرد هەموو غاز و نەوتی کورد ئەوروپا ئەوانە بێتەوە و لە تورکیا بڕاتەوە بۆ ئەوروپا بۆی ئەوروپا بەردەوام چاوێن لە دەستی کریلەکەی ئەردۆغان دۆڕاندنی ئەم کەیسە لە پاریس بۆ تورکیا ئەو هاوکێشانە قڕز ناکات ئەو هاوکێشەیە ئەخر ئەنج ئەوە مۆدوتم ئەو کاتە خۆ ئەگەر بێت و تورکیا داوای ئەوەی لێ بکەن ئاومان بۆ بەرەرەوانێت چکە لە سیاسەتا خۆ ئەو شتانە زۆرینە یعنی تۆ پێویستێ بە ئاوە لەم عێراقەوە نیە کاکە تۆ ئاومان بۆ بەرەرەوە ئێمە واز لەو پارێ هێنین بۆ نمونەوە نیە ینی ئەمە بەتایبەت ئەگەر سەری کەیسەکە بکەی 2015 لە سەردەمی هەردووە ئەکەوێت حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی بێدەنگی لێ کرد بەڵێ ئەوەی کە هەندێک نزیکی هەبوو پێتان وایە ئەو نزیکیانەی کە لەم دواییانە لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا بوون بەتایبەت لە دوای سەردانی شاندی باڵای حکوومەتی هەرێم دەتوانێت جارێکی تر کەیسەکە بێدەنگی لێ بکرێتەوە بێتە هۆکاری وڵی کێشەکە زانی لە چیا لە ناو عێراقا موسساتەکان دەوریان نییە بۆ نمونە ئێستا لەسەر ئەم 400 ملیار دلار لە هەموو شوێنێکی دنیاە کە سەرۆگوەزیران بڕارێک لەسەر بڕارێک دەرەکە ڕێنمایەک دەرەکە ئەبێ ئەو ڕێنمایە جێبەجێ بکرێ بێ ئەو بڕارە جێبەجێ بکرێ ئێستا خۆ حکوومەتەکەی سوودانی محەممەد شیع سوودانی سەرۆگوەزیران خۆی ئیمزای ئەو 400 ملیارەی کردووە بەڵامەوە تا لێرەوە کە زەلامێکگەچێ اعتراز ئەگرێت لە یاساکە و بەپێی یاسای دادگای فیدراڵی ژمارە 15 فێبروەری ساڵی 2022 مانگی 2022 خۆی لە یاساکەیان ڕوونە ئەڵێ نابێ بە هیچ یەک دینار لە عێراقەوە بڕوا بۆ هەرێمی کوردستان تا پاکتاوی حساباتی ساڵی 2004ەوەکەن تا 2022 یعنی یاساکە ئەمە بەپێی یاساکە بەڵام خۆیان خۆ محکەمەکەش خۆی بەدەرنێ لەوەی کە بە سیاسی نەکرابێت یعنی ئەمەیە کێشەکە باز لەوە دەکرێت لە ژێر هەیمەنە و فشاری ئەو لایەنانە بڕیارەکە دراوە کە نزیکن لە ئێران بە تاچی دوایە کاکە ئەخ بۆیە سیاست هەموو جارێت تەوازنەکان نەگۆڕێ ینی ئەو کاریگەری زۆر گەورەی هەیە فعلەن ئەوە یەکێکە لەوانەیە کە ئەتوانین بڵێن وەکو زەختێکی ئێرانی وەکو زەختێکی حەز دەوڵەتێکی ئەقلیمی بێ و تەنانەت ئەمە ڕێگەی ئەومان پیشانەدا کە کابینەکەی محەممەد شیع سوودانی دەوڵەتی ئیدارەکە خوان حکوومەتیان پێگەناو لە نەو یەکایە گرتوونین یعنی زۆر زەحمەتە تۆ بتوانانی ئەتیمات بکەیتە سەر شتێک بەڵام کوردیش بەشێک بوو لە پێگەێنانی جاخۆ کاکە خۆ کورد ئێستا خۆش ئەبێت تۆ لەم بەرپرسانەی کورد بپرسی بڵێ کاکە ئێوە چیەکەن لە ساڵی 2004 ڕۆشون ئەمانە بەس خەریکی کۆکردنەوەی پارۆ خەریکی ئیداری دەوڵەتیان دروست بڵێ وایە پارتی یەکێتی ئێستا ئەمان ئەوەنەی کە شەڕیان بوو لەسەر پشکی سەر و کۆمار ئەوە شەڕیان بووە لەسەر دەرکردنی یاسای نەوت و غاز ئەوە شەڕیان بووە لەسەر بودجێ هەرێمی کوردستان ئەمەیە کێشەکە یعنی ئێمە دوو وەزیرمانەیە و دوو ئەندامی ئەو لیژنەی هینەشمانەیە دادگای فیدراڵی عێراقمانەیە ئەمانە چیان کردو یعنی بۆ نهاتونێتە دەرەوە پرس کۆنفرانسە بکەن بڵێن کاکە ئێمە ئەسڵەن ئەم دادگایە نادەستوریە بۆچی لەبەرەوەی خۆ دادگای دەستوری کاکە بێ بەپێی دەستوری عێراق بێ لەسەر شەرع و فقه و ئەمانە دامەزرا بێ و خەڵکانی کە شارەزان بەڵام ئەمە حەسەنەیە ئێستا یعنی تۆ پێ وایە لە هەموو هەرێمی کوردستانە دوو دادوەر باشترنی لە دادوەرەکەی پارتی یەکێتی لە ناوینە کاتەمە حەسەنەی حیزبیە ئێمە دەیان حاکمی باشمان دەمەوێت وەکو دوا پرسیار کاتمان زۆر کەم ماوە زۆر باز لە یاسای دەرکردنی یاسای نەوت و گاز بۆ کۆتایی پێهێنانی کێشە ئابوووریەکانی نێوان هەرێم عێراق کرد
زۆر نەهاتنە پێشەوەی هەردوو لا بۆ ئەم بۆ دەرکردنی ئەم یاسایە دەکرێت وەکو ئەو خوێندنەوەی بۆ بکرێت کە دەبێتە هۆکاری تێکدانی ئەو ڕێکەوتنە 50 ساڵی کە هەیە پێتان وایە بە تایبەت لە لایەنی هەرێمی کوردستانەوە جۆرێک لە کەم تەرخەمی هەبێت بەهۆی ئەو ڕێکەوتنەوە بۆ چوونە پێشەوە بۆ دەرکردنی یاسای نەوتوگاز وڵی خۆی کێشەکە زین چێ لە بەروی حەج وڵاتێک کە تۆ متعدل قومیات و متعدل مەزەب و ئەمانە بێشتەکان وا بە ئاسایی ناڕوا بڕێەوە ئێستا خۆهر یاسای نەوتوغاز مەسەلە سونەکانیش خۆیان لەوەیە زۆر موافق نین لەگەڵ ئەوەیە یعنی بۆیە ئەم یاسایانە یعنی ڕەهەندی نیشتیمانی هەیە لەبەروی کە ڕەهەندی نیشتیمانی هەیە وڵاتێکیش کە دامەزرابێت لەسەر حەسحەسەی حیزبی و حەسحەسەی مەزهبی و حەسحەسەی ناوی چییە نەتەوەی ئەمانە لەبەرەوە بڕارەکان زۆر وا بە خراپی دەرەچێت یعنی ئەمە هەرچەنە خۆ ئێستا لە ئەوە 6 مانگی لە قەرار بوو لە 6 مانگی یەکەمام کابینەی محەممەد شیع سوودانی یاسای نەوتوغاز دەبکرێەوە 3 مانگی ڕۆیشتووە ئێستا تقریبا 3 مانگی ڕۆیشتووە 3 مانگی ماوە لە ماوەی 3 مانگە من پێم وابێ لە ساڵی 2007 کە یاسای نەوتوغاز بڵێن ڕژنووسەکەی نووسراوە لە سەردەمی حکوومەتەکانی پێشوە ئێوە لە 2007 بۆ 2023 کاکەم یاسای نەچێتە بواری جێبەجێکردنەوە یعنی ئەم شتانە لە بەروی کاتی حیزب ئەمەنا دەستی خسۆتە ناو سەکتەرەکانی هەموو ژیانەوانێت تێگەی هەموو مؤسساتەکانی دەوڵەتەوە بۆیە دەوڵەت ئاوا فەشەلە بێت لە هەموو جۆرە سەکتەرەکان و لە هەموو جۆرە خزمە گوزارەکان فەشەلی گەورە بەدەست زۆر سپاس بەڕێز ئەنوەرکەریم شارەزای ئابووری سپاس بە ئەو دەرفەتە بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە بینەر بوون کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.